لێژنەی پێشمەرگەیە لە پەرلەمانی کوردستان بە دوواداچوون بۆ زیانەکانی تۆپباران و بەردومانی ئێران و تورکیا بۆ دەڤەری باڵەکایەتی و برادۆز دەکات. بەپێی بە دوواداچوونەکان سەدان هاوڵاتی بەهۆی تۆپبارانی 12 ڕۆژی ڕابردووی ئێران ئاوارە و زەرمەند بوونە. بە قورآن بەهۆی تۆپبانی یا پەسەماتی پەسە کەس نەیە. هزار تو بلو منطقه بربزینده او خرکبین هلا ها لكن ما معماتي قرجنا هاتا بربزين او گند خرطو بون او منطقه بربزين خرو خرطو بون تماشي ها ابد هم رزوبا او تمات او شينات او ساعه مره خرطو من خروجته تيجي انا بين خوج حكومتي هذه كل ساعه او فقير بدا او ملتين بدا اما انا ها تمات مدي ما نخرج تخوادنا لكاتي كسابت ولكاتي سرقالبوني لكسابت ئەو بردومانە بەڕاستی کاریسە بوو لۆ خەڵکی گوندی وەردا کاریگەریشی یەکجار زۆر خراپی هەبوو خەڵک دڵڕاوچەی کەوتە سەر بە حکمی ئەوەی ئەو تەقینەوەکی گەورە و زەڕ و زیانێکی یەکجار زۆریشی بە باغ و بە شتانە گەیان. ئەگە لێیدا سێم جار ئەو خەڵکە زۆر تەسا خەڵکە بوو لەسەر جوزێ بوو خەڵکە بوو سێوی لێکردەوە یان سەوی باری بارەکرد مەسەلەن ئەجا بۆ هەڵاتن خەڵکەکی زۆر چۆ خوارێەوە بەعزەکمان لێرەوە ئەگەرچی دوای هەر تۆپباران و بردومانێک لێژنەی پەرلەمانی بە دوواداچوونیان بۆ زەرەر و زیانەکان کردووە بەڵام هاوڵاتیان قەرەبوو نەکراونەتەوە. بەرپرسی حکومەتە عێراقی قەرەبووی هاوڵات سەرۆکی لێژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەرچی ئێمە بە دوواداچوونە پێویستە حکوومەتی عێراق قەرەبووی هاوڵاتیان بکاتەوە. مەسەلە قەرەبووی زێدەتر نەتشتێکی ئاسانە بڕاستیە بە بەرپرسی حکومەتە عێراقی قەرەبووی هاوڵاتیان حکومەتە عێراقیش وی بابەتی ڕەویتنە هیچ جارێکی حتا قەرەبووی ئەمفاڵە نەدایە حتا کو vێگاوێ خەڵکی ئەمفاڵ بووینەوە شەهید بووین ئەو گوندێت هاتینە وێرانکردن حتا vێگاوێ وی بابەتی ڕەویتن بەلێ دیسان ئەم پەرلەمانی کوردستانی گەلب جدی سەر بێرێت ڕاتوستین و داخوازش حکومت هەرێما کوردستانی تکەین و ئەوی بابەتێکی یەکی لاکەرا نەبیتنە دیگەل حکومەتە فێدرال بەغدایە. دیارە هەر ئەوەی کە زانیمان ینی لەم ماوانەی ئەم 15-20 ڕۆژەی ڕابردوودا 6 گوند لێرە چۆڵ کراون و پێشتریش 180 گوند چۆڵ کراوەتە لە سنووری ناحەی سیدەکان بە تەنها 124 گوند ئێستا چۆڵ کراوە کە گەورەترین ناحەیە لە هەموو عێراقدا کە 266 گوندە ئەم ناحەیە. ئەوە قەسبە. بە درێژایی 31 ساڵی ڕابردوو ناوچە سنووریەکانی سنووری ئیدارەی سۆران ئارامیان لێبراوە و هەمیشە هاوڵاتیان تووشی ئاوارەیی و ماڵوێرانی بوونە. بۆیە داوایان وایە حیزبە یارەکانی ئێران و تورکیا چالاکیەکانیان لەو ناوچانە ڕاگرن بۆ ئەوەی ئارامیان بۆ بگەڕێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.